بەڵێ سڵات لە هەموو بینەرانی نارتی وەزیرانی دەرەوەی وڵاتانی گروپی حەوت کە بە وڵاتانی سێڤنجی ناسراوە ئەمڕۆ دووشەممە لە یەکەم کۆبوونەوەیان لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە یەکەم دیدار و چاوپێکەوتنی ڕوبەڕوو لە لەندەن دەست پێ دەکات و دەستپێکی کۆبوونەوەکە بە گفتوگۆی وەزیری دەرەوەی بەریتانیا دۆمینیک ڕاب لەگەڵ هاوپیشەی وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن دەبێت. بەریتانیا کە سەرۆکایەتی خولی کۆبوونەوەی گروپەکە لە گروپەکەی لەدەستدایە ئەو دیدارانە بە دەرفەتێک دەزانێت بۆ سەپاندنی کاریگەری ڕۆژئاوا و تاوتوێکردنی چەند پرسی وەکو چاکبوونەوە لە ڤایرۆسی کۆڕۆنا بۆ گۆڕانی کەش و هەوا و مامەلەکردن لەگەڵ چین و رووسیا باز دەکات. کۆبوونەوەی وەزیران ڕێگە خۆش دەکات بۆ یەکەم گەشتی سەرۆک جۆ بایدن بۆ دەرەوەی وڵات لە مانگی داهاتوودا. بۆ لەو میانەشدا بەشداری لە کۆبوونەوەی حەوتجی لە بەریتانیا دەکات بۆ زیندووکردنەوەی هاوکاری لەگەڵ هاوبەیدیە تەقلیدیەکان پاش ناکۆکیەکان لە کاتی بەڕێوەبردنی دۆناڵد ترامپی سەرۆکی پێشوو. هەروەها لەندەن جگە لە وەزیرانی دەرەوەی وڵاتانی سێڤنجی کەنەدا، فەڕەنسا، ئەڵمانیا، ئیتالیا، ژاپۆن، ئەمریکا، بەریتانیاش لەندەن بانکێشی وەزیرانی دەرەوەی وڵاتانی ئۆسترالیا و هندستان و ئەفریقا و ئەفریقای باشوور و کۆریای باشووری کرد بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکەدا. دانیشتنەکان ئێوارەی ئەمڕۆ دووشەممە بە نانی ئێوارە دەست پێ دەکات، بەڵام پێشتر ڕاپ و بلینکن گفتوگۆ دەکەن ئەو کاتە دەست بە کارەکانیان دەکەن. ئەمە هەواڵەکانی ناگەڕێن وەڵات. بەڵێ ژیان مۆبێک لەندەنەوە سپاس بۆ